کۆبنەوەیەکی دوور و درێژمان هەبوو و بە تێر و تەسەڵی باسی چەندین بابەتی گرنگمان کرد. یەکێک لەوانە بابەتی شەمەندەفەر یاخود هێڵی ئاسنین کە ئەم هێڵێکی زۆر گرنگە دەست پێ دەکا لە مینای فاوی گەورە بۆ بەسراوە بۆ پارێزگاکانی عێراق تا دەگاتە کەرکووک و لە کەرکووک بۆ هەولێر و مووسڵ و دوهۆک و زاخۆ بۆ ئیبراهیم خەلیل. ئەم ڕەبتە ئەم میناە پرۆژەیەکی زۆر گەورەیە و سوود بەخشە بۆ گشت هاوڵاتیانی عێراقی و هەروە هاوڵاتیانی کوردستان و لە هەمان کاتشدا بۆ وڵاتانی دراوسێ. هێڵی ئاسنین پرۆژەیەکی استراتیجیە چەند ساڵێک دەبا ئیشی لەسەر دەکرێت بەڵێ دوێنێ ئیشمان لەسەر کردیە بەچڕی ئەمڕۆ ئیشی لەسەر دەکەین سبە ئیشی لەسەر دەکەین. بەڕێزان لە وەزارەتی گواستنەوەی عێراقی عەقدێکیان هەیە لەگەڵ کۆمپانیایەکی ئیتالی لە وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان لە وتوبێژن لەگەڵ شەریکەیەکی بەریتانی هەروەها لەسەر دەربارەی ئەم بابەتەوە کارشمان لەسەر کردیە. برایانی بەڕێزمان لە وەزارەتی ئاوادانکردنەوە هەروە عەقدێکیان لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانی و یەکێکی دیکەی ئیسپانیان کردێت دەربارەی ئەو بابەتە و کاری لەسەر دەکەن. ئەم هەموو بابەتە ئەوەیە کە ئیشکردنە سەر ئەم بابەتە چەند ساڵێک دەبا